چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 34مین ڕازگۆیی لەگەڵ خوا، الصدق مع الله. برای ڕێزدارم، خوشتی عزیزم، دەزانی ڕازگۆیی لەگەڵ خوای پەروەردگار لە وازهێنان لە گوناه و تاواندا، کاتێک کە بڕیارت داوە واز لە گوناه و تاوان بێنی، بەس بەڕاستی لەگەڵ خوای پەروەردگار ڕاست بکەی، بێگومان بە دڵت گوشاد دەبێت و دڵت خۆش دەبێتن و ئینجا خوای پەروەردگار دەرگاکانی تەوبەت بۆ دەکاتەوە. خوای پەروەردگار دەفەرمێت وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى. خوای پەروەردگار دەفەرمێ من لە گوناهی ئەوانە خۆش دەبم، بەڵێ لە گوناهی ئەوانە خۆش دەبم کە ئیمان دێنن، کە باوەڕ دێنن، پاشی باوەڕهێنان کردداری چاک دەکەن. طبعا واز لە گوناهەکانیان دێنن، دەست بە کاری باشە دەکەن. اینجا خوای پەروەردگار هیدایەتیان دەدا و بەرەو ڕێگای چاک، بەرەو ڕێگای حەقیقەت و ڕاستەقینە، بەرەو ڕێگای بەهەشت دەکەونە ڕێ. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. بەڵێ خۆشەویستان، ئەوانەی کە گوناهیان دەکرد، کە تاوانیان دەکرد، کە لەسەر خراپە و خراپەکاری بوون و ستەمیان لە دەرونی خۆیان دەکرد، بەڵام خوایان بەبیر دەهاتەوە، خوایان بەبیر هاتەوە و داوای لێخۆشبوونیان لە خوا کرد، ئیستیغفاریان کرد، خوای پەروەردگار لێیان خۆش بوو. چێ هەیە جگە لە خوای پەروەردگار لە مرۆڤ خۆش بیتن؟ اینجا ئەمانە لەسەر گوناه و تاواندا بەردەوام نەبوون، بۆیە خوای پەروەردگاریش ڕێگای هیدایەتی پێشاندان و ئەوانە خوای پەروەردگار دەرگاکانی تەوبەی بۆ کردنەوە. فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. وەکو نوح عليه السلام بەگەلەکەی خۆی گوت ئیستیغفار بکەن، داوای لێخۆشبوون بکەن لە خوای پەروەردگار، چونکە خوای پەروەردگار لێتان خۆش دەبێت. اینجا فەرمووی 5 شتتان پێدەبەخشێت، يرسل السماء عليكم مدرارا، بەڵێ ئاسمان بارانتان بۆ دەبارێنێتن، ويمددكم بأموال وبنين، هەروە خوای پەروەردگار دارایی و کوڕ و منداڵتان پێدەبەخشێت کە ئەم دوانە هەموو مرۆڤێک خۆزگەی بۆ دەخوازیتن. ويجعل لكم جنات، اینجا باخ و بێستان و ئەمانە خوای پەروەردگار پێتان دەبەخشێ. ويجعل لكم أنهارا، ڕووبار و جۆگە و جۆبار. نوح عليه السلام يعني وای لە قەومەکەی خۆی حاڵی کرد کە هۆکاری نەبارینی باران و کە هۆکاری نەبوونی کوڕ و منداڵ و لە ناوچوونی باخ و باخات و هەروەها نەبوونی پارە و قەیرانی دارایی، هەمووی هۆکارەکەی گوناه و تاوانەکانن. بۆیە ئێمەش گەردەمانەوێ ڕزگارمان بێت، پێویستە زۆر ئیستیغفار بکەین و زۆر داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەین.